سڵاتان لەبێت و بەیانیتان باش، بەیانێکی پڕ لە جوانی و لە شادی، پڕ لە تەندروستی بۆ هەموو ئێوەی بینەر و بیسەری پرۆگرامی بەیان و 24 خوازم. هیوادارم کە بتوانین ئەمڕۆ لەگەڵ ئەو بابەتانی کە ئامادەمان کردو بۆ ئێوە ببینە جێی سەرنجتان و بتوانین بەیانێکی جوان پێشکەش بە ئێوەی بینەر و بیسەر بکەین. بانیت باش. بەیانێت باش سۆڤان، سڵاوتان لەبێ ئازیزان. زۆر خۆشحاڵین ئەم بەیانیەش لە دەستپێکی ڕۆژێکی نوێ لەگەڵتانین بە هیوام ئەمڕۆ ڕۆژێکی زۆر باش بێت بۆ هەموو لایەکمان. ئەو ڕۆژە بێت کە چاوەڕێ دەکەن ڕۆژێکی پڕ ئینێرژی، پڕ بەرهەم، پڕ بەخشین و پڕ خۆشەویستی بێت. ئەمڕۆ لە بەیانی 24 تەوەری باش و ناوازە و سەرنجڕاکێش و پڕ زیانیاریمان بۆ داناون و یەکێک لە بابەتەکانیشمان گرنگی دان دەبێت بە تواناکانی گەنجان. جا با بزانین ناونیشان چیتری تێدایە؟ گەنجان لە بازاڕی کۆنی زاخۆ کارەدەستیەکانیان ساغەکەنەوە. قوتابیانی زانکۆی دۆک چاپتەرێک لە پلاتفۆرمی کۆمەڵی کیمیایی ئەمریکی دەکەنەوە. خەڵاتەکانی گۆڵدن گلۆبس بۆ ساڵی 2023 دەبەشکران. دەستپێکی بابەتەکانمان سۆڤان بابەتی کە تایبەتە بە گەنجان و برەودان بە تواناکانیان، بە تایبەت بۆ ئەو گەنجانەی کە چاویان لە دەستی خۆیەتی و ئەو توانایی کە هەیەە نایانەوێت تواناکانیان بە فیرۆ بڕوە، دەیانەوێت بەرهەمی دەستی خۆیان، بەرهەمی ماندووبوونی خۆیان هەموو ئەمانە بخۆن. جا چیرۆکی کچێک باز دەکەین کە ناوی کاڤین مەنافە، کچێکی باتیبای سنووری ئیدارەی سربەخۆی زاخۆیە و دەرچووی بەشی کۆمپیوتەرە لە خانەوادێکی دەستڕەنگینە و شارەزایەکی باشی لە کارە دەستیەکان هەیە. جا با باسی کاڤین بکەین کە چی ئەڵێ. کاڤین دوایەوە کە خوێندنی تەواو کردووە ئەڵێ نەیویستوە کە لە ماڵەوە دابنیشێ. خۆی ئەم کاری هەڵبژاردووە، خۆی هاتۆتە ناو بازاڕی کۆنی زاخۆ و شوێنێکی زۆر باشی دۆزیوەتەوە بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانی و یەکێکە لەو خانمانەی کە بە هێز و توانای هزر و بازووی خۆی توانیوێتی ئێستا بژێوی ژیانی خۆی دەستەبەر بخات. از کوینم خلق و قضا با تیفوما بومای 5 سالان از وی کارید کم هر جکن داد دای کو پیرو با پیرد ماف کارید دستیت کرین از جدای کو خافر بیمه بومای 5 حتی 6 سالانم دست وی کاری کری پشتی کو از در چویم من بریار دابی کل مال کار بگم پشتی حکمت اف سیکو کون نیجان کری و هاریکاری پول پشتی هاریکاری ما کرد که هم وان دکانا بخواه کین و سپاسی اداره سر به خویازا خود کین همی دما پشت وان و پول پشت آفرت آنه که همی دما کار بکرد. همچنین بیشین کار دستی گلک جوراب خواهد گرد. یه من تایبت شل صوفیه و ویگاوی وزستانیه گورا وگیره دایه شل صوفی وگیره دایه و اگر موسم دیف موسمیه اگر بدل بد مثلا دیف دیکورت ناف ماله شل دیکورات هم چیت کن همی تشتو یعنی کار دستی وگیره دایه. برینو که کارمت نافمال دابی که گله کسا یعنی کارمدید بد باور نکر بد که ام وی کارید کن لپشتی هاتیم ویره و کار دست ما دادیدی و پتر کارمه زیده تر لحاتی و گشتی ها جی گلک قصدید کن حتی راده که باشه و گلک پشتوانی آمد کن بلکه گلک جارا بلکه ام ببین پال پشت بو هنده کسی دی که چاول مب کن و یعنی گلک کس بیت هبنت مال دا گرتی بن یاد مالت وان نهلن یا جی هر گریه که هبت
ام ببین پول پشت بوانا کو ام بina قدوة بوانا أو جتشوف المكان كو بخدس كوربن يعني نمين الهيفيو هندك كو راتبك بيت يون تعينك بيت يون تشتك بيت. ئەمیش هەر دیسانەوە باستێکە لەوەی گەنجانی کە بیرۆکەی جوانیان هەیە و ئەو بیرۆکانی کە هەیەە تەنیا بە بیرۆکەی نامێنێتەوە هەکار گرنگ ئەوەیە ئەو پلانی کە هەتا تەنیا لێرە نەسوڕێتەوە بیهێنە سەر کار ئیشی لەسەر بکە ئەگەر بەڵێ ئەگەر زۆر کەمیش بێ ئەو هەنگاوی کە دەینێ بەڵام تۆ پیادەیکە بیکە بە پلان و کاری لەسەر بکە چونکە دواتر هەمیشەوە بزانین کە ئێمە ڕێگایەکی ڕەنگە 1000 کیلۆمەتری هەر بە پێی 2 کیلۆمەتر 2 کیلۆمەترێک ئەیبڕین وایە بە یەکەم هەنگاوی بڕین تو ئەگەر بیر لە تاریکیە بکەرەوە تۆ لە شقامێکی خارجی ئەڕۆی دەرەوە ڕێگایکی زۆر دوور درێژە لە بەردەمایە و شەوە و ئەڕۆیت هەر بەو 2 کیلۆمەتر 2 کیلۆمەتری کە ڕۆناکی ئۆتۆمبیلەکەت لێ ئەداتەوە ئەو 1000 کیلۆمەتر ئەبڕی بۆیە قەت ئەو بیرۆکانی کە هەتانە بە بچووکی مەزانن بیهێنن و پیادەی بکەن بزان چەند شتێکی جوانی لە دەرەچێت جا بەرهەمی ئەمەش هەیە بەرهەمەکەی خواردووە ئەنی بۆ نمونە ئەم گەنجەی شاری سلێمانی کە ماوەی زیاتر لە 3 ساڵە کار لەسەر بەرهەمهێنانی جوانترین و نایابترین دەفتەری کوردی دەکات و ئەم دەفتەرانە بریتین لە ڕێنمایی و ڕێکخستنی پلانەکانی خوێندن و دابەشکردنی کات ناساندنی چەند شاعیر و شعرە بەناوبانگەکانیش دەڵێ پێکەوە بینەری ئەبین ئەویش بیرۆکەکەی کردوتە پلانەوە پلانەشی بۆ ئێوە حازر کردو ئێوە لەسەر ئەوە پلانەکانتان دابنێن باشترین نمایشکردنەکانی دەفتەر کە ئێمە توانیمان باشترین دەفتەر نمایشکردین لە ساڵەکانی ڕابردووە جاناگر بوو بە پێشنگێکی زۆر باش پێشنگێکی زۆر جوان کە لە بەرهەمهێنانی دەفتەرە و ئەمانجەکەش لێرە ئەوە بۆ کە بتوانین بە دەفتەرێکی کوردی بە تەواو بە دیزاینێکی کوردی نمایشکردین بە تەواوی کوردستانە و تەواوی ئەو شاعیر و تەواوی ئەو زانانی کە لە کوردستانە هەنووتەکانیان ناخۆ شیعرەکانیان بناسێنین لە ڕێگەی دەفتەرەکانەوە چکە هەر دەفتەرە و پامێکی تاگەێنراوە هەر دەفتەرەوە بۆ ئامانجێک نمایش کراوە ئەوەی کە سوودەکەمان بۆ دەرەخا ئەوەیە کە بتوانێت لە ڕێگەی ئەم پامانی کە لەناو خولی دەفتەرەکە هەیە ئەتوانێت ڕاهێنان بە دەرونی خۆی بکات یاخود ئەو پامانی کە سوودی بۆ خۆی هەیە ئەبێت بە سوودێکی گەورە بۆی یاخود ئەو پامانی کە لە دەفتەرەکە دامان ناوە ئەتوانرێت بیکە بە پێشنگێکی جوان بۆ ژیانی خۆی کە لەودا ڕۆژە بتوانێت ئیسفادەیەکی لێ بکات بێژگەوی کە لە دەفتەرەکە شت ئەنووسێ ئەتوانێت ئاشنای بە کۆمەڵە وتەویان کۆمەڵە پامی گەورەتر بێت لە پاکستان زیاتر لە 100 کوڕ و کچی هیندۆس بە یەکەوە ئاهەنگی هاوسەرگیریان ئەنجامدا ئەم نمونەیە زۆر جار لە کوردستانیش بینی ومانایانە هاوسەرگیری بە کۆمەڵ کە ئەمە بووە ڕۆژێکی زۆر باش و زۆر خۆش بۆ هیندۆسەکان ئەمان بەهۆی خراپی گوزەران و تێچووی پرۆسەی ئاهەنگێڕانیان زۆرێک لە خێزانەکان لە پاکستان ناتوانن ژن بۆ کوڕەکانیان بێنن بۆیە لە ڕێگەی جۆرە ڕێکخراوی تایبەت ئەم پرۆسەیە ئەنجامەدرێت کۆمەڵێک بکوزاوە کۆ ئەکرێنەوە و لەو ئاهەنگە یەکێک لە بووکەکان پێشنیاز بۆ هەموو کوڕکچەکان دەکات کە هاوشێوێ ئەوان بە کۆمەڵ ئاهەنگی هاوسەرگیریان بۆ بکەن. زیاتر لە 100 کچ و کوڕی هیندۆسی لە پاکستان بە یەکەوە ئاهەنگی هاوسەرگیریان بە کۆمەڵ ئەنجامدا. ئاهەنگی هاوسەرگیری هیندۆسەکان چەندین ڕێوڕسمی کللتوری و ئاینی لە خۆ دەگرێت و تێچۆکەشی زۆرە بووکوزاوەکان خۆشحاڵن و جەوەکەیان بەدڵە. لێرە کەشوهەوا خۆشە و سیستەمەکەم بەدڵە لە لادێکەی ئێمە دابوونەریتی ئالۆسەن کەوای کردووە ئاهەنگی هاوسەرگیری سەخت بێت بەڵام لێرە دابوونەریتەکان ئاسانترن. کەسوکاری زیاتر لە 100 بووکوزاوە بەیەکەوە ئاهەنگ دەگێڕن و چێژ دەبینن بەهۆی خراپی گوزەران و تێچووی پرۆسەی ئاهەنگگێڕان
زۆرێک لە خێزانەکان لە پاکستان ناتوانن ژن بۆ کوڕەکانیان بهێنن. هەموو شتێکیان بۆ دابین دەکەین لە چەپکە گوڵی ملیان بگرە تا جلشۆر مەکینەی درومان تەلەڤیزیۆن و هەموو شتێکیان پێدەدەین. ئەنجومەنی هیندۆسەکانی پاکستان هەموو ساڵێک ئاهەنگی بە کۆمەڵ بۆ کچ و کوڕەکان ڕێک دەخات کە بەهۆی کەم دەرامەتیەوە ناتوانن هاوسەرگیری ئەنجام بدەن. توانای گەنجانی کوردستان بێوێنن جگە لەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەبینین گەنجەکانمان چ توانایەکیان هەیە چۆن کار بۆ ئەوە دەکەن بۆی کە کۆمەڵگایەکی وشیار ڕۆشن بیرمان هەبێت هەر لە هەرێمی کوردستان قەتیس نەبووتەوە زۆر جاریش گەنجەکانمان هەن دەچنە وڵاتانی دەرەوە لەوێ کورد دەناسێنن بۆ هزرە جوانی کە هەیەنەجا قوتابیانی بەشی کیمیا لە کۆلیژی زانستەکانی زانکۆی دهۆک توانیان ببن بە ئەندامی کۆمەڵی کیمیای ئەمریکی وە چاپتەرێکی تایبەت لە کۆمەڵەکە بکەنەوە. ئەم هەوڵە لەلایەن سوهاد عەبدوڕەحمان مامۆستای زانکۆ دەستی پێکرد و توانی 6 قوتابی بکاتە ئەندامی کۆمەڵەکە. ئێستا ڕێژەی قوتابیانی زانکۆی دهۆک لەم کۆمەڵەیە گەیشتووەتە 30 قوتابی و ئەم پرۆسەیە هەوڵێکی زانستیە و بەم هۆیەوە قوتابیان مامۆستایانی زانکۆی دهۆک دەتوانن سوود لە ئاڵوگۆڕی زانستی و ئەکادیمی لە بواری کیمیا لەگەڵ سەرجەم کیمیازانانی جیهان و ئەکادیمیستەکانی شوەر بگرن. جا سەبارەت بەم بابەتە ئێمە تەنیا ئەوە نەبێت کە باسێکی کورسمان لێەوە کرد بێت دەمانەوێت گفتوگۆی زیاتر بکەین بزانین چۆن توانیویانە قوتابیانی قۆناغی چوارەمی بەشی کیمیا لە زانکۆی دهۆک بچنەوە ئەو کۆمەڵەیەوە سوودی چییە بۆ قوتابیانمان و نیشاندەری چییە بێت چاوەڕوانی چی ئەکەن. ئەموو ئەمانە لەگەڵ ئەسما کەریم مزوری کە خۆی بۆ خۆشی قوتابی قۆناغی چوارەمی بەشی کیمیایە لە زانکۆی دهۆک لەگەڵمانە بێت و ئەو گفتوگۆی لەگەڵ ئەەکەین و بەیانیت باش شانازیتان پێوە ئەەکەین هیوای بەیانێکی باشت بۆ خواست. سپێدە بۆش بۆێژی ڕێز و سڵۆف دەستپێکێ مدوێت بێژەم ACS American Chemical Society کۆمەڵە کیمیایی ئەمریکی کۆچە تشتە ئەف کۆمەڵە لە ساڵە 1976 لە زانکۆ نیویۆرک لە ویلایەتین ئەگرتین ئەمریکا هاتیە دەمەزراندن بمەرەمە کۆمکردنەوە شارەزە و پسپورین کیمیایی و بوو لێگۆرتنە پێزانینان هەروەها ACS دێتە ژمارتن ژێ مازنترین ڕێکخراوên زانستی سەرانسەری جیهانی کۆنگیرنگی دەتە بابەتê زانستی نزیکی 173,000 ئەندامên تێدا هەین ji 140 دەولەتên جۆرە و جۆر ئۆرمانجا هەرە سەرەکی یا American Chemical Society ئەوە پێشڤەبرن و باشکردنەوە ژیانە هەمی ئۆکنجین جیهانê ڕێکۆبکارینانە زانستی کیمیایی ji karên American Chemical Society ئەوە بەڵاوکردنەوە vekولînên zanistî her wasa ewa xwe mecalet elmiyê tên têda ku ev mecalet elmî dêne hejmartin ji serçavên bawerpêkirî bû destbênana pêzaniyan her wasa demeka kamil dete wan vekulera ku divêt behtet xwît elmî neşirkin و دعما مادیه و دعما معنوی جدتوان هر واسان پیداکردن چندین منحه و سکولرشیپ بو اندامن چاپتری و هر واسا اندامن ACS بشوگی گشتی سالانه American Chemical Society چندین کنفرانس جهانی برهفت کرد که دا دخواز همی اندامن چاپتری و هر واسه همی اندامن ACS کرد که دا بجدار بن و تویری دا بحث لنیترین و پیشکفترین پیزانین اول که هاتنا انجام دان توی سالی دا بحث لید کرد اسما خاندمه پرسیارک بکم اگر جد لە پرسیارەکەم بی باشە جگە لە ئێوە هەر قوتابیە کە ئارەزوو بکات دەتوانێت ببێت بە ئەندام لەو کۆمەڵەیە یان چی پێویستە بۆ ئەوەی کەسێک ببێتە ئەندام لەو کۆمەڵەیە
هر کسی حاصل زانستی هبید شد بجدار بیت اف امریکان کیمیکال سوسایتی نه بس بطلبات کیمیایی نه بلکه بطلبات بیولوژیا بطلبات درمانسازی جینگه الاندوزیوری چاندن نفت و وزه اواخرشن بجدار بنت چکی اواخر علاقات به زانستی کیمیایی و هیا باشە مەرجەکانی بوون بە ئەندام لەم کۆمەڵەیە چی بوون چۆن ئێوە توانیتان دەرگای ئەو کۆمەڵەیە بەڕووی خۆتان بکەنەوە هەوڵەکانی ئێوە چی بوو و مەرجەکانی ئەوان چی بوو تمام دكتورة سهاد الهيفو شش 2022 ديد كهمي دولة الشرق الأوسط يتشوبتر هي أمريكان كيميكال سوسايتي دا بل العراق خو إيك تشوبتر جنينة وجو هزرت هندي داكر بو بيك إنون أبي تشوبتري وجو مرجوي سركي أود فيد كمترين عدد 6 طلبة بن اتقال دكتورة سوبرفايزر سربرشت المهم دكتوري همي تواصلت قال ووكر وبش تواصلت قال ووكري سيفيت مفرق كرن وديتن كوما امكانياتتهن كوم شوبترك وصفا كان الزان كويدي دوكي وبش تنجيل ايكي نحصل 2022 موافقة رسمي بمهات اتقال هندي دعم كمالي جدامة بو بربابرنا شالاكيت ما زور باشا سودكاني ئەم کۆمەڵەیە لە ڕووی زانستیەوە بۆ ئێوەی قوتابی و بۆ زانکۆکەتان چییە؟ أول تشت مفوي هرا جرنج وهرا مهم بو طلبة أو كو طلبة أول تشت سكولارشيب بدأ سخفا بينيد يعني نوك أسك عندهم تشوبتري دا من فرصة بترى هاي كو أس سكولارشيب بدأ سخفا بينم هرواسا شو ام بيجن دعم انجازاته او فاكولين او قطابيت كات اتشيت دعم كامل الدنوا اتقال هندي تشانسي داتوا بو بشك دوري كنا فان طلبه ات كونفرنس نيف دولتي دا بو نمونه الصاله دي الام دعوه بمهات كو امتشنا ولايات انديانا وبجدار بنت كونفرنس نيف دولتي دا بل اجبر هند اجراءات فيزي ام نشيوم تشين والفيصالجيم الامارات الهيفودو ان شاء الله ديتشين او اروس امريكان كيميكال سوسايتي دعم مالي داتا طلبه كامل كو امتشنا ويرين نزيكي $2 تقريبا زۆر چاکە باشە ئەوەمان پێ بڵێ کە بوون بە ئەندام لەم کۆمەڵەیە تەنیا با بڵێین قوتابیانی هەرێمی کوردستانە یاخود لە عێراقیش ئەوانی کە لە بەشی کیمیان ئەوان ئەندامن یا با بڵێن هەموو عێراقە تەنیا ئێوەن کە کوردن و ئەندامن بو همي زانكو اتشين بجدر من تدا وراستي هدفهم اوه كو هر زانكوك يا كردستاني وشي عراقي جيبيت اتشوبتركي تشيكه داما بخوجي بتر تواصل قال ايك هبيت نوكا مثلا افا ما زانكو دوكي اسحاس كم نوكا مثلا زانكو صلاح الدين تشيكات زانكو ديت تشيكات داما بتر تواصل قال ايك هبيت وبتر نشاطات كان زور باشا ايوه لا تسرقك بيوندي لەگەڵ ئەم کۆمەڵەیە دەبەستن ئایا هیچ لینکێک هەیە ئەو پلتفۆرمەتیە کە ئێوە قسەیتیدا دەکەن یان بەنیازن ئێوە گەشت بکەن بۆ ئەوێ یان ئەوان بێنە ئێرە کۆنفرانسێک ساز بکەن هیچ پلانی وا هەیە؟ أكيد بلانت وايد هان من قلت واجبارينجي كما أو كونفرنس تنا تشكرن هم كوا دعوة ما تتأكرن بس هند جرى تمويل كيما بشك ترى همي طلبان أكيد ونك مثلا بسافر بو أمريكا جالك ديرة بس إن شاء الله إمارات كيف صالات شبو دبجدار بنتدا ومفاكي ديجي بو برامج بيركر بو طلبام أو كو مبخو هاركش ما هالروج ما إيميل هاي اف إيميل هالربو ماتت وبما جوزي ماتكات وبانجاشو ماتكات كو أم بشك دور بين ات وركشوب وهر وصل سيمينارات أونلاين أو تجريداي بحثت علمي ذا نك مثلا دي بيجن ما وركشوبك هاي سر بابتك نانو تكنولوجي ام دش از شم تواصلك الرسمي قال بروفيسوري كام او بروفيسوري كمثلا امريكا بيت ام بريطانيا بيت ان هذا ولا تكوديها بيت ودكم المعلومات داتما هر وصا مجله انك مثلا از المرحله شور ومن بحثي هاي قالك بحث ميتهم يعني شو مصدر بورنا بس كيس عندهم امريكان كيميكال سوسايتي شوبتري بيدا اف بحثه بم بلوج فادبن
باشە ئەسما ئەو چاپتەرێکی ئێستا لە کۆمەڵەکە کردوتانێتەوە هەرسی قوتابیەکەی قۆناغی چوارەم تیا بەشدار بوون و هاوکاریتان کردو بۆ تەواوکردنی یا بەشێکتان بەس ئەندامن و کارەکانی چاپتەرەکە یەک دوانێکتان بەڕێوەی ئەبن. او طلبه ام خو اغلبيه اندوما ام طلبت كيميائيه بله بما قطبيت هن اش درمانسازی میل گلمه هین هرواسش اندازیور یا چاندنی میل گلمه هن هندک عدد کیمه بس ان شاء الله برف پیش و شونه هرواسا اش باش زانس الكوليجا بنيوت او جيل گلمه هنه و ادیجی جمفوین باش داربونا ما بو زنکود هوک چه مفاده والگیری زنکود هوک اول تشت رایتینگ و زنکوی تقییم و زنکی گلک بلند بیت هکه مثلا ام بجدار بين تداج كي بوتشي علاقات انترناشونال بزنكوي جالك مهمن هر وصا دكتورين زنكوي بخو دشين تواصلك الرسمي هاي بتتقال همي بروفيسور دكتورين جهاني و شو دعم مالي دان هر وصا فانت انه كمثلا دو مش زنكو دوك مشروع كبير او تمويل دانما بترش كل زنكو غادي شكي زانن كو مثلا زنكو دوك شابترك هي اتقالون هر وصا مگوت پیسک بلگوری پیزاین انا بین زانایت کرد و هر وصا زانایت همی جهانی دام. زۆر باشە بەڕێز ئەسما کەریم زووری قوتابی قۆناغی چوارەم لە بەشی کیمیای زانکۆی دهۆک زۆر سپاس بۆ تۆ ئەم بەیانیە لەگەڵمان بووی و هیوای سەرکەوتن بۆ تۆ و بۆ تەواوی قوتابیانی کوردستان دەخوازین و هیوادارین لە بەرزترین قوتابیانی کوردستان ببینین. سپاس دووبارە. ئەم بەیانیە هەواڵێکی خۆشمان پێیە بۆ قوتابیانی ڕانیە بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا ئەوە هیچ وەرزیەکەمی خوێندن تێپەڕی و هەندێک مامۆستایانی ناڕازی هەبوون کە بایکۆتی خوێندنیان کردبوون زەرمەندیەکەمیش قوتابیان بێگومان بە تایبەتیوانەی کە پۆلی 12 بوون بەڵام لە ڕانیە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن و شکاندنی بایکۆت دەستی پێکردووە ئەوە دەرگای قوتابخانەکان کراونەتەوە بۆ مەبەستا هاوکاری ئەمە ئاراس ئەمین لە ڕانیەوە لەگەڵمانە بێت و زانیاری زێدەترمان پێدات. ئاراس بەیانیت باش هیوای بەیانێکی باش بۆ تۆ خوازم هەروەکوان بەیانیە بەیانێکی جوانە بۆ قوتابیان لە ڕانیە چۆن پرۆسەکە دەستی پێ کردوتەوە و بایکۆت شکێنراوە. بەڵێ سۆڤان بەیانی ئێوەش باش هەڵبەت لە 4 مانگی ڕابردوودا کە پرۆسی پەرۆدە و فێرکردن بەگشتی لە هەرێمی کوردستان دەستی پێ کردووە و لە سنووری پارێزگای سلێمانی کە دام نەکراوە ئەوە جاری چەندەمینە دەکرێت بڵێم کە وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەرایەتیە گشتیەکان داوا لە بەڕێوەبەرایەتی قوتابخانەکان دەکەن کە دەرگای قوتابخانەکان بەڕووی قوتابیاندا بکەنەوە بەڵام دەرگای قوتابخانەکان نەکراوەتەوە. شەوی ڕابردوو یا دەکرێت بڵێم لە دوێنێەوە جارێکی دیکە بەڕێوەبەرایەتیە گشتیەکان هی پەروەردەدان لە بەڕێوەبەری قوتابخانەکان کردووە کە پرۆسەی پەروەردە و خوێندن ئیدی دەست پێ دەکات و پێویستە دەرگای قوتابخانەکان بکرێتەوە بۆی پێدەچێت ئەمجارە تا ڕادەیەک جیاوازتر بێت بەڵام ئەوەی من دەیبینم زیاتر چۆن بڵێ بانگاوازەکەی بەڕێوەبەرایەتیەکانی گشتی پەروەردە زیاتر بۆ هاتنەوەی مامۆستایانە ئەمڕۆ بۆ ناوەندەکانی خوێندن بۆ ئەوەی پلانی وەرزی نوێی خوێندن دابنین. ئێمە لە بەردەم یەکێک لە قوتابخانەکانی سنووری پەروەردەی ڕاینین مەکتەبی بیتوێن قوتابخانەی بیتوێن کە پێش من بەڕێوەبەری قوتابخانەکە و یەک دوو لە مامۆستایان هاتن چوونە ژوورەوە لە بەردەمی قوتابخانەکە قوتابیان نابیندرێن بەڵام بێگومان بانگازی ئەمجارەی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی ڕاپەڕین بۆ دەستپێکردنەوەی وەرزی خوێندن جیاوازە لە ڕابردوو چونکە لە شەوی ڕابردووە کۆمەڵێک ڕێنمایان دابەزاندووە بۆ بەڕێوەبەرایەتی قوتابخانەکان کە ڕێنمایی دەستپێکردنەوەی خوێندنن کە من دەمەوێت بە کورتی ئاماژەیان پێ بدەم چونکە لەم جارەدا لەم بانگازی ئەم جارەدا باس لەوە کراوە کە ڕێکارە یاسایی و کارگیاڕیەکان بەرامبەر مامۆستایان دەگیرێتە بەر ئەو مامۆستایانەی کە بایکۆت ناشکێن و نایانەوە بۆ ناوەندەکانی خوێندن لە ڕێنمایەکاندا هاتووە کە هەرچەند ئێمە تێبینیمان کرد کە بەشێک لە ڕێنمایەکانی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی ڕابەڕین لەلایەن قوتابخانەکان جێبەجێ کراون لەوەی بەشێکی زۆر لە قوتابخانەکان لە پلاتفۆرمی سۆشیال میدیای خوان یاخود لەو پەیجانی کە قوتابخانەکان هەیەە شەوی ڕابردوو داوان لە مامۆستایان کردووە کە بەیانی بێنەوە پەیوەندی بە
قوتابخانەکانی خۆیان بکەنەوە. دوو لە گروپەکانی خۆیان هەموو قوتابخانەکان لەو گروپانی کەیانە خشتەی وانەکان و پلانی خوێندنی خۆیان دابنن. ڕێنمایی دیکەشی تێدا بێگومان ئەو مامۆستانی کە پەیوەندی ناکەنەوە پێویستە یاخود ئەو بەڕێوەبەر و یاردەدەری بەڕێبەرانی کە پەیوەندی بە قوتابخانەکانیان ناکەنەوە پێویستە بە نووسراوێک بەڕێبەرایەتی گشتی پەروەردی ڕاپەڕین ئاگادار بکەنەوە و ئەو مامۆستایانەش کە بەنیازنی پەیوەندی بە قوتابخانەکانیانەوە بکەنەوە بایکۆت ناشکێنن بە هەمان شێوە بەڕێوەبەر و یاردەدەرەکانیان بە نووسراو بەڕێبەرایەتی گشتی پەروەردی ڕاپەڕین لێ ئاگادار بکرێت زائیدەن ئەو مامۆستانی کەوانە بێژن و دەیانەوێت پەیوەندی نەکەنەوە بە زووترین کات بەڕێبەرایەتی قوتابخانەکان ناوەکانیان بۆ بەڕێبەرایەتی گشتی پەروەردی ڕاپەڕین بنێرێت. ئەمڕۆ سەرپەرشتیاری پەروەردەیەکان بەسەر قوتابخانەکان دادەگەڕێن ئاخۆ چ مامۆستایەک یاخود چ قوتابخانەیەک دەرگای قوتابخانەکانی نەکردوێتەوە. ئەوە ئێمە تێبینی دەکەین ئێستا لە نێوان مامۆستایانی ئەو مامۆستانش کە دەستیان بە بایکۆت کردووە ڕاوبۆچوونی جیاوازێ بەشێکی زۆریان لەگەڵەوەن کە پرۆسی پەروەردە و خوێندن دەست پێ بکات و ئەمڕۆ گەڕانەوە قوتابخانەکانیان ئەوەی تێبینیمان کرد لە ڕۆژی ڕابردوش بەشێک لە دەرگای قوتابخانەکان کرابوونەوە و مامۆستان پەیوەندیان بە قوتابخانەکانی خۆیانەوە کردبوونەوە چاوەڕێن ئیدی لە مەودووە قوتابیان بێنەوە بۆ ناوەندەکانی خوێندن و دەست بە پرۆسی پەروەردە و خوێندن بکەنەوە وەکو ڕابردوونیە کە بەشی زۆری مامۆستایان لەگەڵ بایکۆت بوون بەشێکی مامۆستان ئێستا لەگەڵەوەدا پرۆسی پەروەردە و خوێندکردن لە قوتابخانەکان دەست بێ بەگشتی ینی چاوەڕێەوە دەکرێت کە لەمڕۆوە قوتابخانەکان ئەوانەی کە دەرگای قوتابخانەکان دەکرێنەوە پلانی خوێندن دابنێن و ئیدی لە سبەینەوە بەرەبەر مامۆستایان و قوتابیان بگەڕەوە ناو ناوەندەکانی خوێندن. ئاراس ئەمین لە ڕانیەوە لەگەڵ مابووی سوپاس ئاراس. تەوەری دووەمی ئەمڕۆی بەیانی 24 تەوەرێکی گرنگە لەم کۆتاییانە قسە و باسی زۆر لەبارەیەوە کرا بەتایبەت دوای ئەوەی چەند حاڵەتێک بیندرا بابەتی ڕەگەزگۆڕین وەک پرسێکی کۆمەڵایەتی و کاریگەری لەسەر ئاسایشی کۆمەڵگا و چۆن بتوانین ممارەسە لەگەڵ ئەو ڕەگەزە بکەین کە بەو شێوازە دروست بووین کە خوددا بەو شێوازە دروستی کردوون و ئەو کێشە کۆمەڵایەتیانە چین کە لە دەرەنجامی گۆڕینی ڕەگەز دروست دەبێت چێن ئەو کەسانی پێویستیان بەوەی کە ڕەگەز بگۆڕن کامیان نەخۆش ئەمانە هەموو پرسیارن لەگەڵ بەڕێز دکتۆر سامان ماملێسی مامۆستای زانکۆ قسە دەکەین ئەم بەیانیە میوانی ئێمە دکتۆر بەیانیت باش زۆر زۆر بەخێر بێ ڕێزم و بینەرانی بەڕێزیش سپاس دەکەیت دکتۆر هەر وەکو سەرەتا ئاماژەی پێکرد هاوکارم هەکار ئەم بابەتات تەنانەت لە هەموو دنیا شتێکی نوێیە بۆ 30 بۆ 40 ساڵە بێت ئەم بابەتە هەیە و لە دوای برۆسجێنەرەوە ئەم حاڵەتە دروست بوو کە ئیتر خانەوادەی با بڵێن کارداشیانەکانە هۆسێکی گەورە و زۆر زیای نایەوە بەڵام لە کوردستان ئەگەر لە دەرەوە نامۆبێت لە کوردستان دووجار نامۆیە چکە ئێمە پەیوەستین بە کۆمەڵێک دابوونەریتی کۆمەڵایەتیەوە ئەکرێ بڵین بۆ نمونە هەنێک کەس هەیە بۆ خۆی هەر لە سەرەتاوە ئینتەرسێکسە ئەوە جیاوازە بەڵام ئەمان حاڵەتێکە کە خەڵک لەسەر ئارەزوو هەوەسی دڵی خۆی ئەچە ڕەگەزی خۆیە گۆڕێت کاریگەریەکانی لەسەر کۆمەڵگە چین ئەمە چۆن لە ناو کۆمەڵگای کوردی ئێستایی بینن زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز سڵاوڕێزم بۆ بینەران و بۆ دایکان و باوکانی بەڕێز و خۆشەویست و ڕێزی تایبەتیم یاخود دەستخۆشیم بۆ گەنجانی بەڕێز کچان و کوڕانی خۆشەویستکە لە کۆمەڵگەی ئێمە ڕێژەیەکی بەرچاو پێکەهێنن بەڵێ بەڕێزان دیارە وەکو جەنابەت باست کرد لە کۆمەڵگەی مرۆڤایەتیش ئێستا جۆرێک لە ئارەزوو هەیە یاخود مەیلێک هەیە بە تایبەت ئەو لێکۆڵینەوانەی کە من بەڕاستی بە داداچوونم بۆ کرد بە تایبەت لە ڕۆژنامەی دەیلی مێڵی بەریتانی مەیلێکی گەورە هەیە بە تایبەت لە نێو گەنجانی بەریتانیا و بە ڕێژەیەکی بەرچاو لە ئەمریکا و لە کۆمەڵگەکانی وەکو کەنەدا لە کۆمەڵگەکانی وەکو نەیجیریا لەم شوێنانە مەیلی بەرچاو هەیە و لە وڵاتێکی وەکو ئۆکرانیا کە بە شێوازێکی فەرمی یاخود یاسایی ڕێبە و کارانە دراوە بۆ ئێستا ئەوە ئەتوانین بڵین یەکێکە لەو تەحەدا گەورانی کە ڕوبەڕووی کۆمەڵگەی مرۆڤایەتی بۆتەوە ئەوە ئەتوانم بڵێم جیهانی ڕۆژ ئاوایی زۆرێک لە وڵاتان هەوڵیان داوە کار ئاسانی بۆ بکرێ یاخود ڕێی پێ بدرێ چ مەسەلەکە هاوڕەگەزخوازی بێت چ گۆڕینی ڕەگەز بێ بەڵام دیارە لە بەشێکی زۆر لە وڵاتانیش کە لە 7 وڵات دیارە بە شێوەیەکی فەرمی ڕێی پێ نەدراوە لە 7 وڵات هەر کەسێک ئەو داواکاریانە پێشکەش بکە لەوانەیە ڕوبەڕووی دادگا بکرێتەوە یاخود سزای لە سێدارەدانیان بۆ دیاری کردووە بەڵام خۆشبەختانە لە کۆمەڵگەی ئێمە زۆر سنووردارە و ئەتوانین بڵین نەبووتە دیاردا ئینشاءڵڵا ناشبێتە دیاردا بەڵام لە هەندێک لە قوتابخانەکان لای هەندێک لە کوڕکچە بەڕێزەکان لەوانەیە وەکو حاڵەتێکی کەم یاخود کەیسێکی بچووک
بەڕاستی لە کۆمەلگەی ئێمەش هەیە یشک لە هۆکارەکانی ئەوەیەکەوە کرانەوەی بەڕووی دنیای نوێ تەکنۆلۆژیا یاخود لاساییکردنەوەی هونەرمەندە دیارەکان کەسایەتیەکانی نێو سۆشیال میدیا ئەوە وای کردووە بەشێک لە گەنجانی ئێمە یاخود ژمارەیەکی زۆر کەم لە کوڕیا لە کچ ئەو مەیلیان هەبێ. زۆر باشە دکتۆر دەبیندرێ زۆر لەو شوێنانەی کە کاری کۆمپانیای فیلم سازی دەکەن بە تایبەت ئێستا نێتفلێکس بینەرێکی زۆر زۆری هەیە لەسەر ئاستی هەموو جیهان ینی لە زۆربەی فیلم و درامایەکان دیوێکی تێدایە پاڵپشت لۆ ئەم بابەتانە بابەتی ڕەگەزگۆڕین بابەتی هاوڕەگەزخوازی هەموو ئەمانە شوێنی تێدا بۆتەوە تا چەند ئەمانە دەتوانێت قۆناغ بە قۆناغ کار لەسەر دەرونی بینەر بکات لەوەی کە ئارەزوی بەو لایەدا بڕوە یان کەسێک کە دەرونی جێگیرە بیر لەمە دەکاتەوە؟ بەڵێ دیارە وەک جەنابتان ئاگادارن کۆمەلگەی ڕۆژ ئاوایی یەکێک لە کێشە گەورەکانی کێشەی خێزانە چونکە بە کچان و کوڕان بە تایبەت لە دوای تەمەنی 18 ساڵیەوە ئازاد کراون لەوەی ژیانی خۆیان چۆن هەڵدەبژێرن و یاساش پاڵپشتی ئەو جۆرە مەیلەیە یاخود ئەو جۆرە حەزەیەکە ئەم گەنجە چ ژیانێک بۆ خۆی هەڵدەبژێریە چ باوەڕێکی ئاینی بۆ خۆی هەڵدەبژێری یاخود هەر هەڵی نابژێری بڕای بۆ جۆرەشتانە نەبێ بەڵام ئەوەی تێبینی دەکرێت لە کۆمەلگەی ڕۆژ ئاواییوە لە هەندێک لە کۆمەلگە ڕۆژهەڵاتیەکان بە تایبەت وڵاتێکی وەکو لوبنان کە مەیلێکی گەورە هەیە بەرەو لای ئەو بابەتە نوێیە کە بابەتێکی بەڕاستی تا ڕادەیەک نامۆیە بە کۆمەلگەی ڕۆژهەڵاتی و بە کولتوری ئێمەوە بە ئاینی ئێمە لە هەمان کاتدا بەڵام دیارە تۆڕە کۆمەڵایەتیەکان و تۆڕی نێتفلێکس یا هەرێکێکی دیکە لەو تۆڕانی کە ئەمڕۆ گەنجانێکی زۆر بە دوواداچوونی بۆ دەکەن یاخود ئەکاونتیان لەو تۆڕانە هەیە بە تایبەت تۆڕی تیکتۆک کە ئێستا لە کوردستانی ئێمە برەیەکی گەورەی سندووە چ بە پاڵپشتی بێت چ بە ڕێکلام بێ ڕاستەوخۆ ڕێدراوە یاخود ئاسانکاری دەکرێت بۆ ئەوەی بە جۆرێک لە ئازادی کەسی لێک دەدرێتەوە بۆ نمونە ڕێکخراوی هیومەن ڕایتس وۆچ بەرگریکارێکی سەختە لە مافی هاوڕەگەزخوازان بە هەموو بە هەر چوار جۆرەکەیەوە چ لێسبن بێت چ گەی بێ چ بایسێکشوال بێت چ ترانسجێندەر بێ بە هەر چوار جۆرەکەیەوە ڕێکخراوی هیومەن ڕایتس وۆچ لە نێو چوارچێوەی مافەکانی مرۆڤ ئەو هەڵبژاردنە ئەو مەیلە ئەو حەزەی پۆلیان کردووە ڕێکخراوی تەندروستی جیهانی بەڕاستی کە من بۆ خۆم خوێندنەوە و بە دواداچوونی وردم هەیە بۆی بە نەخۆشی دانانەیە واتە مەیلی ڕەگەزگۆڕین لای ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO بە نەخۆشی دانادرێ هیچ پەیوەندیەکی بە شڵەژانی نەدەرونیەوە هەیە نەعەقڵی ئەمانە ئەگەر ئەو ڕستێت ئەمانە لەوانەیە بڵێم جۆرێک لە ئاسانکارین یاخود پاڵپشتن بۆ ئەوەی کە لە هەندێک لە کۆمەلگەکان کوڕان و کچان حەز بە و جۆرە گۆڕانکاریە بکەن. باشە دکتۆر ئێستا جەنابەت ئاماژەت بۆت کرد کە هەندێک لە ڕێکخراوەکان هەیە ئەمەسڵەن هەر بە دیسفۆریایەکی ڕەگەزی هەر نایبینن بە کێشەیەک نایبینن کاتە یعنی ئەمە بۆ خۆی ئازادیە یاخون ئەمە کۆمەلگا ئەشێوێنێ ئەگەر ڕێکخراوێکی بەو گەورەیە کە لە جیهانە ناوبانگێکی ئەمە بە دیسفۆریا نازانێت کەواتە کێشەکە لەکوێ ئەوان هەڵەن یا خەڵکی ئاسایی هەڵێ و تەواوە دروستە ئەبێ ئەم بابەتە بێت مرۆڤ دوای ماوەیەک ژنبوونم تاقی کردوەوە حەزەکەم پیاوبوونیش تاقیکەم و پیاوبوونی تاقی کردوەوە حەزەکە ژنبوونیش تاقیکاتەوە کامیان دروستە لە ڕاستیە ئەوەندەی من بە دواداچوونم بۆ کرد بەشێک لە کۆڵینەوەکان بە تایبەت کە لە ئەمریکا کراون ئاماژە بەوە ئەکەن ئێستا لە ساڵانی لە دەیەی یەکەمی بڵین سەدەی نوێ لە 2010 بەدواوە بابەتەکە مۆرکێکی سیاسی وەرگرتووە وەک لەوەی مافێکی تاکە کەسی بێ یاخود ڕێپێدانێک بێ بۆ ئەوەی کە کەسەکە بتوانێت ژیانی خۆی یاخود داهاتوی خۆی یا ڕەگەزی خۆی دیاری بکە بۆ لەبەرەوەی کۆمەڵگەی کە بە زمانی عەرەبی پێی دەوترێ مجتەمع المیم یا LGBT ئەم کۆمەڵگەی ئێستا لە برەوایە لە بەشێک لە وڵاتانی کە باسمان کردن گەنجان کە ئازادیەکی ڕەهایان هەیە ڕێیان پێدراوە ئەو مافەیان هەیە بە تایبەت لە وڵاتێکی وەکو سکۆتلەندە کە لە 16 ساڵی بۆی هەیە بەڕەسمی داوا بکە ڕەگەزی خۆی بگۆڕێن نەشتەرگەریەکان ئەنجام بدا یاخود هۆرمۆناتی خۆی چارەسەری هۆرمۆنات بەکار بێنێ ئەوە یەکێک لە هۆکارەکان کە بەکار ئەهێنرێ بۆ دیعایاتی ئینتیخابی بۆ کۆکردنەوەی جەماوەر لە کاتی کەمپین و هەڵبژاردنەکاندا بەڵام هۆکارەکانی دیکەی لە ڕاستیە ئەگەر تایبەتی کەین بە کۆمەڵگەی ڕۆژ ئاوایی کە کێشەی خێزانیە کە کۆمەڵگەکە لەوێ بڕوای بەوەیە مرۆڤەکان لە پێکهێنانی خێزان یاخود لە پەیوەندە سێکسوالەکانی خۆیان ئازادن دەیان ناویان بۆ داناوە چ کەپڵت هەبێت چ بۆی فرێندت هەیە گێڵ فرێندت هەیە ناوی دیکەیان زۆرە ئەوان ئەوە هۆکارێکە بۆ ئەوەی کە ئەم گەنجە یەکێک لە لێکۆڵینەوەکان
لە ڕۆژنامەی دەیلی مێڵ دەڵێ ئەوەندە گەنجێک بۆ نمونە ئازادی هەیە لەوەی کە حەزە سێکسیەکانی خۆی تێر بکە لەگەڵ ڕەگەزی بەرامبەری بێزاربوون دێتە گۆڕێ تێر دەبی یعنی حەزت نامێنێ بۆی کە لەگەڵ ڕەگەزی بەرامبەر ئەو حەزەی هەتا ینی ئەنجامی کار دروست دەکەن. یەکێک لەو هۆکارانە ئەوەیە ئازادیەکی ڕەها هەیە کە کەسەکە لە ڕەگەزی بەرامبەر بەڕاستی بێزار باش چێژی لێوەرناگرێت. دکتۆر دەمە پرسیارێ بکەم تایبەت بە گۆڕینی ڕەگەز لەگەڵ یەکلاکردنەوەی ڕەگەز ئەمە دوو بابەتی جیاوازە. گۆڕینی ڕەگەز ینی کابرا هیچ کێشەی نییە و پیاوێکی و ڕیش و سمێڵ و هەمووشت معزەز مکەڕەم لە خۆشی عەلەی تێکچوە لە تێری عەلەی معزەز مکەڕەم خۆی دەگۆڕی. ئەوەی تر هەیە دوو ڕەگەزە لە نێوان دوو ڕەگەز یەکیان هەڵدەبژێری دەربارەی ئەمان چی؟ بەڵێ ئەوە کە بڵین باسێک سواڵی پێدەوترێت لە زمانی ئینگلیزی ئەوە لە کۆمەلگەکانی ڕۆژ ئاوایی ئازادن بە کام لایەنە بڕیاری خۆیان دەدەن و ئاسانکاریشیان بۆ دەکرێەوە نەخۆشخانەکان بە تایبەت کە من متابعی مەلەفاتی خەستەخانەیەکی گەوری وەکو مایۆکلینیکم کرد کە لە ئەمریکایەوە لە یەکێکە لە خەستەخانە گەورەکان کاریگەری هەیە لەسەر ڕێکخراوی تەندروستیش لە ڕێکخراوێکی گەوری نەتەوێ گرتوەکانە ئەوان لەوێ بەڕاستی مەلەفێکی تایبەتیان هەیە لەسەر ئەو بابەتانە و ئەوەی من تێبینیم کرد چونکە ئێمە زۆرێک لە لاینژینیمانەیە کەسانی ڕۆژهەڵاتی بۆ کولتور و توراستی خۆمان ئاسانکاریەکی گەورە دەکرێت بە تایبەت ئەو خەستەخانەیە دامێکی گەورەی ئەو بوارە دەکات و قۆناغ بە قۆناغ ئەو کەسانی ئەو مەیلایان هەیە بانگیان دەکات سیمیناریان بۆ دەکەن وەرکشۆپیان بۆ دەکەن لەگەڵ دایک و باوک و خێزانەکانیشیان تەبان بە ئیتیفاقی هەردوولا ئەگەر کەسێک بێوێ حەزی لەوە بێت چارەسەری بۆ دادەنێن دکتۆری تایبەتی بۆ دیاری دەکەن شوێنی تایبەتی بۆ دادەنێن پزیشکی دەرونی بۆ دادەنێن کەواتە ئەو ئاسانکاریە زۆرە کە لەوێ هەیە بەڕاستی وای کردو ئەو کەسێک کە بڵین هەردوو ڕەگەزەکە یاخود پێک هاتەی جەستەی لە هەردوو ڕەگەزەکە پێک هاتووە بتوانێت بە ئازادی خۆی ئەوە ئەنجام بدات. بەڵام بە شێوەیەکی گشتی لە کۆمەلگەی ڕۆژ ئاوایش لە دوای کۆرۆنا لێکۆڵینەوەکان ئاماژە بەوە ئەکەن ئەوانی شتێگەشتون مەترسێکی گەورەی هەیە و بەشێک لە کۆمەلگەکان ئەگەرچی ناڕاستە و خۆش بێت پێیان خۆش نییە یاخود وڵاتێکی وەکو فینلەندا وڵاتێکی وەکو دەنیمارک بڕیاریان داوە لە نێو پرۆگرامەکانی خوێندن گرنگی بە هاوسەرگیری بدرێ ڕووکردنە هاوسەرگیری خۆشەویست بکرێ لای کوڕان و کچان بۆ ئەوەی کە پەنا بۆ ئەوەی کە ئەوان پێیان وایە جۆرێکە لە لادانی کۆمەڵایەتی ئینحرافی ئیجتیماعی. دکتۆر ئێستا هەرمی کە باسمان کرد یەکلاکردنەوەی ڕەگەزیان ئینتەرسێکس ئەوە بۆ خۆی کەسەکە وە خوڵقێنراوە کە هەردوو ڕەگەزی تایە بەڵام ئەمە بە سروشتی خۆی وایە بەڵام لە وڵاتانی با بڵین غەربی هەر بە تایبەتی ئەمریکا تەنانەت لە پۆلەکانە لە سەرەتاییە بە مناڵ ناڵێن تۆ نەنێری نەمەی هەوڵی ئەوادا پێ بڵێت تۆ جارە نازانی کامیانی دوایە بۆ تۆ مرۆڤی تۆ بۆ خۆت دواتر هەڵی ببژێرە. بەڵێ ئەمە پێشبینی چی لێ ئەکرێت؟ بەڵێ زانایانی کۆمەڵاسی لەوێ کە لێکۆڵینەوەیان لەسەر کردووە بە تایبەت دەڵێ لەم 10 ساڵی دوایی لە کەنەدا گرنگێکی زۆر بۆ بوارە درراوە لەبەرەوەی کۆمەلگەی کەنەدی بە تایبەت گەنجەکانیان بە ڕێژەی ئەوەی من لە لێکۆڵینەکان خوێنەوە بە ڕێژەی لە 10 گەنج بۆ یەک گەنج لە 10 گەنج جۆرێک لەو مەیلەی هەیە لە تەمەنی 14 ساڵی بۆ 24 ساڵی لە تەمەنی 14 ساڵی بۆ 24 ساڵی لە هەر یەکێک لە 10 کچی لە 10 کوڕ یەکێکیان مەیلی هاوڕەگەزخوازی هەیە و لە یەک گەنج بۆ 100 گەنج یەکێکیان مەیلی گۆڕینی ڕەگەزی هەیە بەڕاستی کە لە کۆمەلگەی کەنەدی باش ئەگەر 24 ساڵی تێپەڕێنێت دواتر ئەتوانێت بڵێن ئیستقرار و سوباتێکیە بێت ئیتر حەزی لە ناکات یعنی ئەو فترێ ڕەنگە لەو ماوەیە ئەو شتە ڕوو بدات ئەگەر ئەو تەمە تێپەڕێنێت ڕەنگە بە خۆیان بچێتەوە بزانن نا ئەم مەیلی بۆ ئەو بابەتە نییە. ئەوە ئەگەر ببەستمەوە بەوەی کە من کەیسی زیندوم هەیە چێ لە وڵاتی خۆمان و چێ لەوەی کە چات دەکەم لە هەندێک پلتفۆرمەکانی چاتکردن لە وڵاتانی دیکە تایبەت بەو بوارە لێکۆڵینەوەی وردم کردووە ئەتوانم بڵێم لە وڵاتی ئێمە کە ئێمە یەک دوو حاڵەت هەیە لای من ئێستا حاڵەتێک هەیە کە من بەڕاستی بۆیە پێشنیاری ئەم تەوەرەم کردبوو بۆ بەڕێزان لە کوردستان 24 و وەستافی بەرنامەکان سوپاسی ئێوە شەکەم کە ئامادەکاری باشتان کرد بۆ ئەم تەوەرە کە من حاڵەتی کەیسێکم هەیە کەیسێکی زیندوو لە یەکێک لە شارەکانی کوردستان کە بەڕاستی کەسەکە یعنی پەنای بۆ من هێناوە چۆن چارەسەرم دەکەی
بە زمانی ئینگلیزی نامە بۆ من دەنێرێ دەڵێم با بە کوردی پێکەوە قسە بکەین دەڵێ کوردیەکەم باش نییە وتم کەواتە تۆ لەوانەیە لە قوتابخانەیەکی تایبەت یاخود قوتابخانەیەکی کە زمانی ئینگلیزی زمانی یەکەمە خوێندوتە کەواتە ئەتوانم بڵێم بەشێکی پەیوەندی هەیە بەو پەروەردە و فێرکاری کە لە قوتابخانەیەک هەیە لە دەستگایەک هەیە کە لە ڕۆژئاوا دیارە زیاتر بەلای مەیلی ئازادی و گۆڕینی ڕێگەزایە بەڵام لە وڵاتی خۆمان کۆمەڵی هۆکار هەیە وای کردو ئەوەی من بە دوواداچوونم بۆ کرد ئەو کەیسەی کە لە بەردەستمە چ کەسانی دیکەش کە لە وڵاتانی دیکە پەیوەندیم پێوە کردوون چونکە لە زۆربەی وڵاتان بە ئازادی خۆیان ئاڵای وانە LGBT هەڵدەواستن لە ئەکاونتەکانی خۆیان لە وێنەی پرۆفایلەکانیان دایدەنێن پەیوەندیم لەگەڵ کردوون و دەیان چاتی دوور درێژم لەگەڵ ئەو کچانەیە ئەو کوڕانە کردووە هۆکاری چییە ئێوە پەنا بۆ ئەمە دەبن یەکێک لە هۆکارەکان لە منداڵی فشارێکی زۆر لەسەر کوڕەکە دروست دەبێت لەوەی کە لە خێزانێکدایە هەمویان مێینەن بڵێ بۆ نمونە لە نێو کۆمەڵگەی کوردەواری ئەگەر تۆ 4 کچت هەبێ تەنها کوڕێکت هەبێ هەمومان دەزانین ینی مەشهورە کە کوڕەکەش نەرم و ناسک دەبێت دەچێتەوە سەر هەڵسوکەوت و ڕەفتاری کچەکان ئەوە یەکێکە لەو هۆکارانە کەوا دەکا ئەم منداڵە لە ناو 4 کچ گەورە دەبێ بەڵام بۆ خۆی کەسێکی نێرینەیە فشاری دەرونی بۆ دروست دەبێت یا وردە وردەکە گەورە دەبێت پێش ئەوەی بگاتە قۆناغی هەرزەکاری لاسایی کچەکان دەکاتەوە زیاتر چ لە بەرکردنی جلوبەرگ بێت چ لە تەسریحەی قژی بێ کەواتە هۆکارێکی دیکە لەوە کە گەورەبوونی منداڵەکەی لە نێو خێزانێکە کە ئەگەر لە کۆمەڵگەی خۆمان دایبنین 4 کچ هەبێ لەگەڵ کوڕەکە دەچێتەوە سەر سیفەت و ڕەوشی کچەکان بەگەر بە پێچەوانەشەوە بێت تەبعاان بەڵام لە کۆمەڵگەی ڕۆژ ئاوایی ئەوەی من تێبینیم کردووە من قسم لەگەڵ بەشێکی بەرچاو لە 12 کەیسی لەو جۆرە کردووە ئەوان یەک لەوانە ناوی لۆگانە لە سکۆتلەندا کە من قسم لەگەڵ کردووە گەنجێکی سکۆتلندی دەڵێ من هەر لە منداڵیەوە ئەو حەزم هەیە هەر بۆ خۆم ئەو حەزم هەیە حەز دەکەم من مینەیەک لە ناو جەستەمدایە نەک من نێرینە ئەمە بکەمە پرسیار بەتایبەت لەم کۆتاییانە حاڵەتێکی هاوشێوە هەبوو زۆر بڵاو بۆەوە لە سوۆسیال میدیا و قسە و باسی زۆر لەبارەوە کرا کەسێک کە بەوعیەوە دەیوێت ڕەگەزی خۆی بگۆڕی بەتایبەت کەسێک لە توانایەکی زانستی پزیشکی باشدا بێت کە ئەم بڕیارە دەدا ئەمە ئەو دەرخەری ئەوە نیە کە لە ناخەوە ڕەنگە ڕەگەزێکی دیکە خۆی شاردبێتەوە کاتی ئەوە هاتبێ خۆی ئاشکراکە یان گرفتێکی دەرونی هەیە بە بڕوایت بەڵێ لە ڕاستیە زانایانی دەروونناسی دەڵێن ئەم بابەتە بابەتێکی دەرونی نییە تەنها بریتە لە لاساییکردنەوە چونکە منداڵ لاسایی دایک و باوکی دەکاتەوە ئەگەر لە خێزانێکی پتە و بەهێزا بێت یا لاسایی هاوڕێ و هاوپۆلەکانی ئەکاتەوە ئەگەر لە قوتابخانەیەک بێت زانایانی ئەوروپا پێیان وایە زیاتر لاساییکردنەوەیە و واکاریگەربوونە بە کەسایەتە دیارەکانی نێو سۆشیال میدیا یاخود هونەرمەندەکان یان گۆرانی بێژەکان بەڕاستی کۆمەڵگەی ڕۆژئاوایی کۆمەڵگەیەکە زۆر حەزیان بە ناوبانگە لە ڕاستیە سروشتی ئینسان وایە چ مناڵ بێت چ گەورە حەزی بە ناوبانگە ئەوان هۆکارە سەرێکیەکە بۆ دەگەڕێنەوە کە حەزیان بە ناوبانگە حەزیان بە لاساییکردنەوەی کەسایەتێکە کە لەوانەیە پارەیەکی باشی دەست بکەوێت لە چانڵەکەی خۆی لە یوتیوب لەوانەیە ناوبانگێکی باشی هەبێ یاخود کۆنسرتێک دەکات خەڵکێکی زۆر کۆ دەکاتەوە حەز دەکات لاسایی ئەو جۆرە کەسە بکاتەوە چەندین هونەرمەندی گەورەمانەیە ئێستا لە ڕێکخراوی نەتەوێگرتوەکان لەو جۆرانن کە ڕەگەزی خۆیان گۆڕیوە چ پیا و چ ئافرەت کەواتە لاساییکردنەوە هۆکارێکی سەرەکیە یەکێکی دیکە وەک باسم کرد بوونە لە نێو خێزانێکە کە یەکێک لە ڕەگەزەکان زیاترن لە بۆ نمونە نێرینە زیاترە لە مێینە زیاترە لە نێرینە خاڵێکی دیکە پەیوەندی بۆ هەیە ئەم گەنجە ئەم کچەکە بۆ نمونە ئەگەر کەیسی کچ باز بکەین ئازادیەکی زۆری پێدەدرێ لە هەڵبژاردننی جلوبەرگی لە قسەکردنی لە ماڵەوە حسابی بۆ دەکەن پرسی پێ دەکەن جۆرێک لە هەستکردنێکی بۆ دروست دەبێت دەڵێ خۆ من سیفەتەکانی یاخود هەندێک لە خەسڵەتەکانی پیاوێتیم تێدایە باشە بۆ من پیاونیم یا من بۆ نێرینە نیم بۆیە ئەگەر لایەنی دینی کاریگەری لەسەری نەبێ لایەنی کۆمەڵایەتی کاریگەری لەسەری نەبێ ئازادیەکی ڕەهای هەبێ ئەو کات ئەم هەستە کە هەست دەکا قبول کراوە قسەی قبول دەکرێ بڕیار دەدا لە هەندێک ناوچەی کوردەواری عەشاری پێی دەڵێن دەم ڕیجاڵ ئەم ئافرەتە کە هەست دەکات توانەکانی قسەکردنی بەهێزە بڕیاردانی بەهێزە دایک و باوکی حسابی بۆ دەکەن لە مەکتەبەکەی لە نێو کۆمەڵگا دەتوانێت بڕیار بدا وەکو کوڕێک تەسەڕوف دەکات تێکەڵی هەرزەکارە ئەم هەستەی بۆ دروست دەبێ یاخود دەڵێ بۆ من ڕەگەزی خۆم نەگۆڕم کە من توانام هەیە بڕیار بدەم
قبولش کراوم یعنی تا ڕادەیەک کوڕەکەش بە هەمان شێوە کەواتە ڕۆڵی کۆمەڵایەتی لە ڕووی زانستی کۆمەڵناسیەوە وا دەکات ئەو کەسە ئەو هەستە ئەگەر هەیبێت زیاتر زۆر چاکە زۆر کاتمان کەم ماوە ئەو کەسانی کە ئەیانێ ڕەگەز بگۆڕن من مەبەستمەوەی کە باس لەوە بکەین ئەڵێ زەرەر لە کوردەواری ئەڵە زەرەر لە نیوەی بگەڕێتەوە باشە ڕەنگە ئەو کەسانەی کە ئەیانەوێ ڕەگەز بگۆڕن یا ئێستا بیرێکی لەو شێوەیە هەیە سەرەتا لەگەڵ پزیشکێکی دەرونی گفتوگۆکەن ئەڵێ بۆ ماوەی ساڵێک بەجێ هەڵن تا خۆی یەکلا بکات و دواتر چارەسەرە هۆرمۆنیەکانی لەگەڵ دەست پێکەن ئەگەر نەشتەرگەریەکەی کرد ئیتر هەنگاوی گەڕانەوە نییە بەڵام تا چارەسەر هۆرمۆنیەکانەکەت ئەکات ئەتوانی بڵێ زەرەر لە نیوەی بگەڕێتەوە باشە چارەسەرەکرێتەوە چارەسەری هۆن یاخود ئەو چارەسەرە هۆرمۆنیانێشی کە وەریگرتووە دواتر ئەکرێت لە سەری کارێگەرەکانی کەم بکرێتەوە پاشگەز بێتەوە بە ڕێگەزەکەی خۆی وەکو کەیسەکان لە کۆمەڵگەی ڕۆژ ئاوایش هەیە ئەوەندەی من متابعام کرد بەڕاستی خەڵکانێک بە تایبەت ئەوانی کە هەرزەکارن لە ئەگەر بڵین لە 12 ساڵی تا 22 ساڵی خۆناغی هەرزەکاری بەشێکی زۆریان بە پێی لێکۆڵینەوەکان پەشیمانن لە گۆڕینی ڕێگەزی خۆیان لە کۆمەڵگەی ڕۆژ ئاوایی بە پێی لێکۆڵینەوەکان لە کۆمەڵگەی خۆمان ئەلحەمدولیلا زۆر کەمە بە تایبەت لە کوردستان ئەتوانم بڵێم دیاردەژ نییە کەیسێکی زۆر کەم یەک دوو پەنجەکانی دەست ئەژمێرێن بەڵام لە ڕووی چارەسەری هۆرمۆنیەوە پزیشکانی مایۆ کلینیک تاکیدیان لەوە کردوێتەوە کەسێک ئەگەر لەو قۆناغەیە کە هەرزەکارە هەوڵی گۆڕینەکە بدە دواتر دەتوانن دیسان چارەسەری بۆ بکەن هەوڵ بدرێن ڕێگەزەکەی بگەڕێنێتەوە بۆ ڕێگەزی پێش بابەتەکە زیاتر هەڵدەگرێت بەڵام کاتەکار ئەوەندەی لە داهاتوو دەکرێت لە بەرنامەی دیکە قسەی زیاتری لەسەر بکەن زۆر سپاس بۆ تۆ بە هیوان کە لە کۆمەڵگای کوردی هەمومان بتوانین دەروونێکی سەقام گیرمان هەبێ و بەبێ ڕاچاوکردنی کللتور و دابوونەریت و ئاین و هەموو ئەمانە هیچ بڕیارێک نەدەین بزانین کەشوهەوا ئەمڕۆ چۆنە کەشوهەوای شارەکانی کوردستان لە پشتی ئێمە تۆزە کەمێک هەور هەیە کەشەکەشی کەمەک ساردا بەگشتی بزانین بابزانین کوردستانی گەورە کەشوهەوای چۆنە بەو هیوایی کە دەروونێکی دروست و سەقامگیرمان هەبێت ئەم پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن هیوادارم کە پرۆگرام بەدڵی ئێوە بوو بێت هاتینە کۆتایی پرۆگرام بە هیوام ڕۆژێکی باشتان هەبێت.